وەک لە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان داهاتوو بە دیاریکراوی بڕیارەکانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران مەسرور بارزانی بۆ زیاتر کۆنتڕۆڵکردن و هەروەها خزمەتکردن و هەڵسانەوەی ژێرخانی ئابووری و کۆنتڕۆڵی جۆری ئەو بابەتانی کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە. دیارە ئەم بڕیارە دەرکراوە، دەمانەوێت ئێمە قسەی زیاتر لەسەر چۆنێتی جێبەجێکردنی ئەم بڕیارەوە تا چەند ئەم بڕیارە دەکەوێتە خزمەتی خەڵکە و دەبێتە کارێک کە ئیتر ڕێگا ئەگەر 100% نەبێ لە 98 ڕێگا لە کواڵەتی خراپ و قاچاق بگرێ بۆ هاتنەناوەوە بۆ هەرێمی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەیوب گەڵاڵی سەرۆکی دەستەی پیاوانەسازی و کۆنتڕۆڵی جۆری ڕاستە و خۆل لە ئەستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانەکە دکتۆر زۆر بەخێر بێن. سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. زۆر باشە پاش بڕیارەکەی سەرۆکی حکوومەت بۆ پشکنین لە دەواازە سنووریەکان و بەرزکردنەوەی ئەمە خاڵە زۆر میمە ستانداردی کۆنتڕۆڵی جۆری هەنگاوەکانی ئێوە چی دەبێت چۆن ئەتانوێت ئەم بڕیارە جێبەجێ بکەن؟ زۆر سپاس کە حکم سەرەتا من دەمەوێت بەسەراحەت بە سەبارەت بە دەرچوونی ئەو بڕیاری 1984 لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانیەوە کە بەڕاستی لە کاتێکی زۆر گونجاو بوو دیارە دەرکردن بە ئەهەمیەتی بەڕێزیان سەبارەت بە کواڵی کۆنتڕۆڵ لە هەرێمی کوردستان بڕیارێکی وا گرنگ دەرچووە. ئێمە دوای ئەوەی کەەوە بڕیارە دەرچوو لە سەرڕاستپەردەی جەنابی وەزیری پلاندانانیش ئێمە ڕۆ کۆبنەوەیەکمان کرد. کۆبنەوەکە لەگەڵ سەرجەم ئەو لایەنە پەیوەندیدارانە بووکەوە لە هەرێمی کوردستان پەیوەندیان بە بابەتی کواڵیتی کۆنتڕۆڵەوە هەیە، هەر لە خاڵە سنووریەکان دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان فڕۆکەخانەکان ئەو کۆمپانیانەی کەوا خزمەتگوزاری کواڵیتی کۆنتڕۆڵ لە دەواازە سنووریەکان ئەنجام دەدەن ئێمە کۆبنەوەمان کرد و کۆمەڵێک با بڵێن ڕێکاری چۆنیەتی و میکانیزمی چاودێریکردنی هەموو ئەو کاڵایانەوە هەموو ئایتمانیکەوە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێنە ناو هەرێمی کوردستان بۆ ئەوی بە شێوەیەکی ڕێکوپێک و تونند و تۆڵ کۆنتڕۆڵ بکرێ خراوە ڕوو. زۆر باشە کاک دکتۆر، ینی تا چەند ئەم بڕیارە بەڕاستی بۆ خۆ دەزانی ینی هەم کاری ڕۆژنامەوانی ڕۆژنامەنووسان هەم هەندێک گلەی و گازنەی خەڵکی شەوێت تا چەند ئەم ئەمانە دەبێتە ڕێگری لە قاچاق و هەروەها ڕێگری لە نەهێنانی باشتی خراپ یاوەی کە کواڵەتی زۆر نزمە بۆ هەرێمی کوردستان؟ بە سەراحەت بەڕاشکاوانە بڵێن ئەو بڕیارە وەکو دەڵێتن دەستوڵایی کواڵەتی کۆنتڕۆلی دەستەی پیاوانەسازی کردووە و هەروەها بەجێبەجێکردنی ئەو بڕیارە بە تایبەتی لە ڕووی ستانداردەوە لە ڕووی مواسەفاتەوە ئێمە دەتوانین بڵێین بە شێوەیەکی زۆر باش هاتنی کوالیتی و هاتنی کاڵای و ئایتمی خراپ لە دەرەوەی هەرێمی کوردستان ڕێگریەکی زۆر باش دەکرێت و هەروەها دەتوانین بەڕاستی مافی بە کاربەریش لەم پرۆسەیە بپارێزین، چونکە بەسەراحەت دوو خاڵی زۆر گرنگکەیە لە ڕووی کواڵیتیەوە. یەکیانەوەیە تۆ بە شێوەیەکی ستاندارد و مواسەفاتێکی بە شێوەیەکی بەرز بابەتەکان ئەو کاڵانە بێتە ناو هەرێمی کوردستان، دووەم کواڵیتیشی بەرزی هەبێ و سێمیشەوەیە کەوا هاوڵاتیان کەوا مافی بەکاربەر هاوڵاتیان بە شێوەیەکی دروست ئەو کاڵایانیان بگاتە دەست. زۆر باشە کاک دکتۆر ئەیوب، بۆ خۆ دەزانانی خاڵی سنووری فەرمیمان هەیە بەڵام چەند خاڵێکی سنووری نافەرمیشمان هەیە کە بەسەراحەت ئەمانە کێشەکان دروست دەکەن شتی قاچاق لێوە دێ ئەمە چۆن کۆنتڕۆڵەکرێت؟ ئەمە ئەو سنووری فەرمیمان هەیە، چوار سنووری فەرمی، هەندێک سنووری نافەرمیشمان هەیە. ئیدی لەو سنوورانش ئێمە بنکان دادەنین. بنکەمان ئێستا هەیە سەرتاسەری کوردستان، بەڵێ سەرتاسەری کوردستان بنکەی کواڵیتی کۆنتڕۆڵ لەوێ دەبی و پێویستە هەر هەمویان بەپێی ئەو ڕێکارانە ئیشوکارەکانیان جێبەجێ بکەن کەوا لە ڕێنماییەکانی دەستەی پیاوانەسازی کۆنتڕۆلی جۆری هەرێمی کوردستان دەرەوە دەردەچێت. ئەگەر ڕێگریتان لێکرا لە هەندێک شوێن کاردانەوەی ئێوە چی دەبیان ئێوە چ دەکەنەوە؟ بەسەراحەت ئێمە ئەو لەمایە تۆزێ بەڕاشکاوانە زۆر ڕاشکاوانە ئێمە لە کۆبنەوەکەی ئەوڵەمان لەگەڵ هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانە ئێمە پێمە ڕێگەیاندن کە ئێمە بەر لەوەی ڕقیب و چاودر بین هاوبەشی ئێوەین، بەڵام ئێمە مەسئولیەتێکمان لەسەرشانەوە و ئەو مەسئولیەتە جەنابی سەرۆکی حکوومەت دەبێت بەخشیوە. بۆیە ئێمە وەکو دەڵێتن چاوپۆشی ناکەین لە ڕووی ئەوەی کەوا کواڵەتی خراپ با بڵێن بێتە ناو هەرێمی کوردستانەوە ئێمە مەرجعی ئێمە سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە ئاگاداریان دەکەینەوە. زۆر باشە کاک دکتۆر، ینی ئەو دیارە ئەم کارە هەر بەتەنها بە یەک لایەن ناکرێ، ئەو وەزارەتانی کە هەماهەنگە بن شمولیانەکە ئەم بڕیارە ئەوانە وەزارەتانە کامانن. ئەو وەزارەتانە کەوا با بڵێن کەرنتینیان لە خاڵە سنووریەکان هەیە، وەزارەتی تەندروستیە، وەزارەتی داراییە، وەزارەتی ئاوەدانکردنەوەیە،
وهروەها وەزارەتی کشت و کاڵە ئەو وەزارەتانە هەر هەمویان پەیوەندیدارن بە بابەتی کوالتی کۆنتڕۆلەوە بۆیە کاتێکەوە کاڵایەک دێتەنە هەرێمی کوردستان ئەو وەزارەتانە کەوا بە هەمان شێوە بنکەیان هەیە لە خاڵە سنووریەکاندا تحملی مەسئولیتێک دەکەن لە ڕووی هێنانی ئەو کاڵانە بەڵام دواتر دەبێت بەپێی ئەو ستاندارد بێت و باسم کرد بەپێی ئەو ستاندارد دەبێتەوە هەرێمی کوردستان کاری سەدەکە کە مواصفاتی قیاسی عراقی پێ دەڵێن کە لە عراقەوە دەردەچێت. باش کاک دکتۆر دوا پرسیار کاتیشم زۆر کەماوە گەر بە کورتیش وەڵام لێت و من سوپاست دەکەم دیسانەوە دەگەڕێمەوە سەر ئەو پرسیارە ئەگەر لایەنێک ئەگەر کەسانێک ئەوانەی تر کۆمپانیان یاخوشت دێنن ئەگەر هەماهەنگ نەبوو لەگەڵتان یاخود بەردەوام بوو لەسەر هێنانی ئەو شتە خراپانی کە بە کوواڵەتی و بەو ستانداردێکە ئێوە باستان کرد ناچێ بەڕێوە ئێمە بۆ ئەو بنەزەڕە وەرنەگرین نظری باشتر وەربگرین لە کۆبنەوەکە ئەوڕۆ بەڕاستی و بەرپرسانەی کەوا لەوێ بوون و کەوا بەرپرسی ئەو با بڵێن لەلایەنە نەبوون هەر هەمووی پابەندی خۆیان ڕەزامەندی خۆیان پیشاندایە بەڵام هەروەکو ئاماژەم پێدا ئێمە لایەنی جێبەجێکارین هەر لایەنێکە گەر هاتوو کەم تەرخەمی هەبوو یاخود خۆی کەم تەرخەمی هەندێک جاریش لە قەزدەوە نیە ڕەنگە هەندێک جار لە ڕووی نەزانینەوە بێ یاخود لە ڕووی نەبوونی معلومات و زانیاریەوە بێ بەڵام ئەگاتێکە عن قەسد بێ ئێمە دەتوانین سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی لێگادار بکەینەوە چونکە جەنابی سەرۆکی حکوومەت نووسینگەی خۆیانی بەڕێزانی با بڵێن دەنیشان کردووە نووسینگەی جێگیری سەرۆکی حکوومەت وهروەها دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئیضافەتەن لە وەزارەتی پلاندانان و وەزارەتی دارایی ئەوانە هەر هەمویان لە ڕووی ڕێکارەکانی جێبەجێکردنی ئەو بڕیارە دەبێ ئامادە بن و هەروەها کاری پێویست ئەنجام بدەن بە ئومیدیەوەی سەرکەوتوو بن لە کارەکەتان و بە تەواوی ئەم بڕیارەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت زۆر بەڕێز دکتۆر ئەیوب گەڵاڵی سەرۆکی دەستەی پیاوانەسازی و کۆنتڕۆلی ژووری گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ سوپاس بۆ زۆر سوپاس بۆ بەڕێستان زۆر سوپاس